لە هەولێر تەرمی ژنێک لە ماڵەکەی خۆیدا دۆزرایەوە. پێشنیۆڕۆی ئەمڕۆ لە گەڕەکی نەوەتنەوەی زانکۆ لە شاری هەولێر تەرمی ژنێک بە ناوی گەزەنگ کامل مەجید لە دایکبووی ساڵی 1954 بەئەسڵ خەڵکی شاری سلێمانی بووە، بەڵام بۆ ماوەی چەندین ساڵە لە هەولێری پایتەختی هەرێمی کوردستان نیشتەجێیە. 3 ساڵ پێش ئێستا پیاوەکەی کۆچی دوایی کردووە. پیشەی مامۆستا بووە لە کۆلێژی پەرستاری لە شاری هەولێر. چیرۆکی دۆزینەوەی ئەو مامۆستایە بەم شێوازە بووە. بۆ ماوەی چەند ڕۆژێکە دیار نەماوە و هاتوچۆی نەبووە، بەڵام هیچ کەسێک هەستی بەوە نەکردووە کە ئەو کەسە گیانی لەدەستدا بێت. پێشنیۆڕۆی ئەمڕۆ دوابەدوای ئەوەی کە ماڵی نزیک بووە لە بەڕێبەرایەتی پۆلیسی دارستان و ژینگەی شاری هەولێر، کارمەندەکانی ئەم بەڕێبەراتیە هەست بە بۆنێک دەکەن. دوای ئەوەی کە بە دوای بۆنەکەدا دەچن سەیر دەکەن کە تەرمی ئەو ژنە لە ماڵەکەی خۆیدا کەوتووە. دوای ئەوە ڕەوانەی نەخۆشخانە دەکرێت و دواتر دەهێنرێتە پزیشکی دادی لە شاری هەولێر و دواتر خوشکێکی لێ پیا دەبێت. بە دوای ئەوەی کە لە تەواوی میدیاکان بڵاو دەبێتەوە و دەزانێت کە ئەوەی کە کۆچی دوایی کردووە خوشکی خۆیەتی، دواتر تەرمەکەی ڕادەستی خوشکەکەی دەکرێتەوە. ئەمە گرنگترین زانیاریەکان بوو لەسەر دۆزینەوەی تەرمی ژنێک لە ماڵەکەی خۆیدا لە گەڕەکی نەوەتنەوەی زانکۆ لە شاری هەولێر.